بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەو وادەی کە دادگای فیدراڵی دیاری کردبوو بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار ئەمڕۆ کۆتایی پیات بەڵام لایەنەکان ڕێک نەکەوتن لەسەر هەڵبژاردننی سەر و کۆمار لە بەرنامی ئەمڕۆ سەرەوە دەکەین دوای کۆتایی هاتنی وادەی یاسای هەڵبژاردننی سەر و کۆمار دۆخی عێراق چی بەسەردێت ئایا سەر و کۆمار چۆن دەسەڵاتەکانی بەردەوام دەبێت حکوومەت و پەرلەمانیش چیان بەسەدە و سیناریۆ و بژاردەی بەردەم لایەنەکان چین بۆ قسەکرد لە سەران پرسە میواندارێک لە بەڕێزان دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عێراق و مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروەها بڕیاریشە دکتۆر سەنگەر سەید قادریش لەگەڵمان بێت سوپاسیان بەدەبوونیان دەکەین کاک دکتۆر بەخێر بێنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەو وادەی کەتانرابوو لەلایەن دادگای فیدراڵیەوە بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار کۆتایی پێهات لەمە دووە چی ڕوودەدات مادام ئەو وادە یاسای کۆتایی پێهاتووە بڵین چی ڕوودەدات؟ ئەگەرەکان زۆر کراون لە عێراقا ینی لەبەرەوەی کە لایەنە سیاسەکان بەشێکی زۆری ئەم بابەتانە پەیوەندی بەلایەنی یاسایەوە نیەوەنێکی پەیوەندی بەلایەنی سیاسیەوە هەیە ئەوەی کە تا ڕادێک جێی ینی خراپە لە بڕیارەکەی دادگای فیدرالی پێشوە بڕگەی خیرێتی کاڵێ تەنها بۆ یەک جار ئەبێ ئەم وادەیە تازە بکرێتەوە چونکە خۆی بەپێی دەستوری عێراقیە بێت کاتێک کە سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی هەڵەبژێردرێن سێ ڕۆژدانن بۆەوەی کە ئەو کەسانی کە خۆیان تەرشیحەکەن بۆ سەرۆک کۆمار ناوی خۆیان تەقدیمکەن و لە ماوەی مانگێکا هەڵبژاردن بۆ سەرۆکی کۆمارەکرێت لە ناو پەرلەمانە تەبەن لەبەرەوەی جاری یەکەمەوە سەرکەوتو نەبوو دادگای فیدرالی کە داوای تۆمارکرا والێکی دایەوە کە تەنها بۆ جارێکی تر پەرلەمان ئەتوانێت وەکو ئەندامانی پەرلەمان ڕێگەی کاندیدکردن بکەنەوە بۆ کاندیدەکان بەڵام گرفتەکە لەوایە ئەو تەحدیدی کردو کە تەنها یەک جار لێرەوە کێشەکان ینی سەرهەڵەیە گرفتەکان زۆرن ئەگەرەکانیش زۆرە ئەگەرێکیانەوەیە کە زۆر جار باسەکرێەوەیە کە جارێکی تر دادگای فیدرالی تەدەخل بکاتەوە لەم مۆزوعەیە بەڵام ئەڵێن دادگای فیدرالی هەموو بڕیارەکانی باتە ینی هەموو بڕیارەکانی کۆتاین و تەمیزیانتیانە ئەو خۆی وتێتی یەک جار کە جارەکە تەواو بوو لە 6 چوارە کە ئەمڕۆیە ئایا ڕێگە بەخۆیە یا جارێکی تر ئەم با بڵێن ئەم وادەیە تازە بکاتەوە ئەگەر تازەی بکاتەوە ئەبێت جارێکتر بە هەمان میکانیزمی پێشوو تازەی کاتەوە کاویژەوەی بچێتەوە ناو پەرلەمانی عراقی و پەرلەمانی عراقی دەنگباتەوە لەسەر کاندیدەکان جارێکی تر ئەمە تا ڕادێک زەحمەتە چونکە لە بڕیارەکەی پێشووی خۆیان وتوێت ئەمە دوا جارە یەکێک لە ئەگەرەکانی ترەوەیە کە وەکو باسەکرێت پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە جارێکی تر انتخاباتی تازە بکرێتەوە ئەمە لە ڕاستیە تا ڕادێکی زۆرە مەش قورسە لەبەر کۆمەڵی هۆکار قورسە ئەو لایەنانەی کە براوە بوون زەحمەتە بهێڵن ئەمە سەر بگرێت بەتایبەت کە مختەدا سەدر هەمومان نەزانین کە کورسیەکی زۆری لە پەرلەمانی عێراقا هەیە و ئەو یانی تەنها مختەدا سەدر بەخۆی و تەحالفەکەیەوە ئەتوانێت پەرلەمان هەڵبوەشێنێت دۆچکۆ بەپێی مادەی 64 دەستوری عێراقی پەرلەمان ئەتوانێت خۆی هەل بکە خۆی هەڵبوەشێنێتەوە بە مەرجێک یەک لەسەر سێی ئەندامانی پەرلەمان داوای بکەن بەڵام باڵێن ئەغلبیەت دەنگی لەسەر بەیانی 166 ئەندام بەرەو سەرەوە ینی 110 ئەندامێک ماوەست نزیکەی 110 ئەندامێکە بەڵێ داوای هەڵەشانەوە بکەن ئەمە یەکێک لە ڕێکارەکانە 165 دەنگ بەرەو سەرەوە بەدەنگی لەسەر با ینی نیوە ینی 165 بەڵێ ئەتوانێت هەڵی بوەشێنێتەوە 165 خۆمان نەزانین بە ئیتاری تەنسیقی و تەحالفەکەی ئیتاری تەنسیقی کۆ ناکرێتەوە تا ئێستا زۆرینەی و دەنگانی کۆیان کردێتەوە 126 ئەندام بووە بۆیە ئەمە تەنها مختەدا سەدر دەتوانێت بکات مختەدا سەدریش لە ئێستاە لە ئاتیکافێکی سیاسیایە تا چ ڕۆژەوە نزیکەی 5 ڕۆژێک ڕۆشتووە لە وادەیە ئەوێتە دەخولی سیاست نەکا لەم مودەیە ینی بە کوردەکەی ئەو ئەوێت سیاستی عێراق بەرەو شلۆقیەکی زیاتر بەرێت هێندە شلۆقێکا کە پێمان وابێت تەنها ئەوە توانێت فرێت ڕستی ئەم حاڵەتە بێ حاڵەتێکی ترەوەیە کە پەرلەمان هەڵەوەشێتەوە بەڵام لەسەر داواکاری سەرۆکی کۆمار و بە ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەمەش گرفتێکی دەستوری تایە چونکە ئەم سەرۆکاتی عێراقی ئێستا هەمانە سەرۆکاتیەکە کە مدەی قانونی خۆی تەواو بووە یعنی ئەم مدەیە مدەیەکی ناچاریە و هەروەها کابینەکەی کازمیش هەر خۆی کابینەیەکی ناچاری بووە لەبەرەوە ئایا ئەم ئەو کابینەی کە باسی یەکرێت ینی ئەو سەرۆکی وڵاتی باسی یەکرێت سەرۆکی وڵاتەیە کە لە مدەی قانونی خۆیان بێ نەک مدەکەی تێپەڕی بێ بۆیە لە ڕووی دەستوری ئەوەش تا ڕادێکی زۆر سەرۆکی کۆمار پێم وانییە بتوانێت لەگەڵ باڵێن ڕەزامەندی سەرۆکاتی وەزیران داوای هەڵوەشانەوەی پەرلەمان بکە بۆیە لە ڕاستیات بەس تەوافقاتی سیاسی لێرەیە دەورە بینێت لە ئێستاە دەنگێک هەیە کە محەممەد حەلبوسی بێوێ لە تەحالفەکەی مختەدا سەدر بکشێتەوە و بچێتە ناو تەحالفەکەی ئیتاری تەنسیقیەوە بەڵام ئەمە تەنها دەنگۆیەکە و ئەگەر ئەم بشتێت ینی هێشتا گۆڕانکارێکی زۆر گەورە ڕوونایە تەنها وەیە معادلەکە عکسە بێتەوە ینی ئێستا ئەوان 126
ئەندامیان هەیە با بڵێن لە ئیتاری تەنسیقیە ئەمان 180 شتێکیان هەیە یان تا 200یان هەیە ڕێک تەنهاوەی عکسە بێتەوە ینی شتێکی وامان دەست ناکەوێت لەوەی کە محەممەد هەلبوسی گەر بشتێتە ناو تەحالفی ئیتاری تەنسیقی و شتێکی وامان دەست ناکەوێت لەی بۆیە ئەگەرەکان کراون عراقیش ینی وڵاتێکە کە هەموو ئەگەرەکان تیا هەیە ئەکرێ بۆ نمونە ئەکرا بۆ نمونە ئەمڕۆ دانیشتنێ بکرا و دانیشتەکە بە مەفتوحی بەجێب هێڵدرایە بۆ ئەوی کە بتوانرایە لە فرسەتێکە دانیشتنی پەرلەمانی باڵێ دانیشتنی پەرلەمان ئەگەر بکرایەوە بە کراوەی بەجێب هێڵدرایە ئیشەکە ئەو کاتە لە ڕووی قانونی و ڕەنگە کێشەیەکی وای بۆ دروست نەبووە چونکە چەند جارە مەکراوەکە دانیشتەکە کراوە بەڵام نساب تەواو نەبووە دانیشتەکە بە کراوەی بەجێ هەڵدرا تا ئەو کاتی کە یان لایەنە سیاسەکان ڕێکەوتن و ئەو کاتە بەڕێکەوتنەوە هاتنە ناو پەرلەمان و کە ئەمە تا ڕادێک نەکراوە و زەحمەتە و ئێستاش ینی ئەگەرەکان زۆرن. باشە بەس سەبارەت بە سەرۆک کۆمار ئێستا کە وا دەکەی کۆتایی هات وتە ڕەنگە دادگای فیدراڵی تەفسیرێکی تر بکات بۆ هەڵبژاردنەوەی سەرۆک کۆمار ئەمە کەی ئەم تەفسیرە دەکرێت دوایەوەی کە لایەنەکان دەگەنە ڕێکەوتن یاخود کەی ئەم تەفسیرە نوێیە دادگای اتحادی یەک گرفتی سەرەکی هەیە ئەوەیە کە ئابێت داوا تۆمار کرێت چکە و ینی یەکێک لە سەلاحیاتەکانی بریتێ لە تەفسیری مەو مەوادە دەستوریانێکی کێشەیان لەسەرا ینی کێشەکە لەوە ئەبێت داوا تۆمار کرێ ئەنجام وەڵامیە بێت ئایا دادگای اتحادی ئامادەیە ببێەوەی داوایەک تۆمار کرێت لەسەر ئەم بابەتە خۆی تەدەخل لەو بابەتانەیە بکە من تەسەورەکەم ئەو ڕۆڵە نابینێت بۆیە دادگای اتحادیش تا ڕادێگەیەوێ خۆی لەو کێشانە لایە بەشێک نەبێت لەم کێشە ئاڵۆزانەی عێراق بۆیە لە ڕاستیە ینی ئەکرێ بۆ نمونە ئەگەر ڕێکەوتنی سیاسیش لە مودەیە بکرێت مادام دانیشتنی پەرلەمان بەم شێوە دواکەوتووە ئیلا ئەبێ بچێتەوە پەرلەمان یعنی پەرلەمان بڕیار بە کە لە بری 30 ڕۆژ بۆ نمونە ئیستثنا بکات 30 ڕۆژتر تازەکاتەوە ینی چونکە دەسەڵاتی تەشریعی لە عێراقا ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵەبژێردرێ مادام ئەمان نوێنەرایەتی بەرژەوەندەکانی خەڵکەکەن لە پەرلەمانی عێراقا بۆیان هەیە بە ناوی خەڵکەوە جارێکی ترەوە بڕیارانە تێپەڕێن بۆیە بە تەسەورەکەم لە ئاخرشتا ئیلا پەرلەمان خۆی بڕیار لەسەرەوە بات کە ئەو مدەی 30 ڕۆژە بەڵێ تەواو بووە بەڵام بە ناچاری ئەو مودە دەستوریانە ناتوانین التیزامی پێ بکەین تا ڕێکەوت نەکرێت هەموو ئەمانە ڕەنگە بکەوێتەوە دوای تەواوبوونی ئاتیکافە سیاسیە چەند ڕۆژەکەی مختەدا سەدەر. باشە بەس سەبارەت بە سەرۆک کۆمار ئێستا سەرۆک کۆمار توانێت لە دەسەڵاتەکانی بەردەوام بێت دکتۆر بەرهەم یاخود چکە قسەیەکە بوو کە سکاڵای تۆمار بکرێت دژی باز لە پارتیش دەکرێت بۆی کە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار وەربگرێت. سەلاحیاتی با بڵێن لە دەستوری عێراقیە سەلاحیات دیاری کراوە بەڵام هەندێک ینی ئەڵێن ئەگەر بێت و سەرۆک کۆمار 4 ساڵی خۆی تەواو بکە ئەوە ناتوانێت و سەلاحیاتانە بەکاربێنێت تەنهاوەکو سەرۆک کۆمارێکی کاربڕێکەر ئیشی خۆیەکات خۆ لە ئێستاە بۆ نمونە ڕەنگە بتوانێت هەندێک ئیش بکات بەڵام زۆربەیە و ئەو سەلاحیاتە ڕسمیانەی کە لە دەستورا بۆی دیاری کراوە کە چەند نزیکەی دەدوان سەلاحیاتی سەرەکی هەیە ڕەنگە ناتوانێت پیادەی ئەمانە بکە بە حکمەوەی کە لە ئێستاە مودەی سەرۆکایەتی ڕسمی ئەو تەواو بۆ یەکێک لەو دەسەڵاتانەی هەیەی ئەوەیە کە پێشنیاری هەڵۆشانەوەی پەرلەمان بکە بە ڕەزامەندی سەرۆکایەتی وەزیران بەڵام ئایا ئەم دەسەڵاتی هەیە ئەمە دیسانەوە دادگای اتحادی ئەبێ ئەمە یەکلایی بکاتەوە چونکە لە ڕووی قانونی و دەستوریەوە زۆربەی مەوادە دەستوریەکانی عێراق پێویستیان بە تەفسیر هەیە مەوادی ڕوون نین مەوادی لاسیکین هەر یەکێک لە لایەنەکان بەپێی بەرژەوەندەکانی خۆی ئەتوانێت تەفسیری بکە بۆیە دیسانەوە بێ پەناو بێتە بەر دادگای اتحادی کە ئایا سەرۆکی کۆمار ئەتوانێت سەلاحیاتی خۆی بەکاربێنێ یان ناتوانێت بە حکمەوەی 4 ساڵی خۆی تەواو کردووە. باشە بەس سەبارەت بە دووبارەکردنەوەی هەڵبژاردن کە یەکێک لە سیناریۆکان وتت ئەماگەرێکی دوورە دووبارەکردنەوەی هەڵبژاردن ئەگەرێکی زۆر لاوازە ینی بە کۆمەڵێک حکم ینی بۆ نمونە ئەوانەی کە داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکان هەر لە بنەڕە تا رازینین بە یاسای هەڵبژاردن بڕیاری دادگای فیدراڵیش دەبێت یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە اینجا هەڵبژاردن بەڕێوە بچێت خۆی ئەگەر یاسا کۆنەکە خۆی یاسای ساڵی 2020 کە پێم وایە لە مانگی نوێ دەرکرا یاسای ساڵی 2020 ئەم یاسایە کۆمەڵە گۆڕانکاری زۆر بنەڕەتی کردووە کە هەندێک لایەن پێیان وایە زەرمەند بوون لەمانەیە بۆیە منە میوارەیە چاوم خشانەوە بە با بڵێن ئەو بڕیارانەی دادگای اتحادی کە لەسەر هەندێک قەزایە دەرچوون نزیکەی 4 بۆ 5 داوا تۆمار کراوە لەلایەن ئیتاری تەنسیقی و زیاتر لەلایەن ئەوانەی کە ئەندامی ئیتاری تەنسیقین و ڕخنیان لە مادەکانی یاسای انتخاباتی ساڵی 2020 هەبوو پێیان وایە کە نەعەدالەتی تایە و دەستوریش نییە بۆیە ئەمان کاتێک رازین بەوەی کە انتخابات دووبارە بکرێتەوە کە ئەو یاسای انتخابیە جارێتر بگۆڕێتەوە چی گۆڕێتەوە بێ ئەم پەرلەمانە تازەی بیگۆڕێتەوە یعنی پەرلەمانی تازەش کاتێک سابت دەبێ و تەشریع دەرەکانمانای وایە تۆ ناتوانانی هەڵی وەشێنیتەوە
و ڕەنگە نەشتوانی انتخاباتی تازە بەو شێوەی ئەنجام بی ئەمە لایەنەکان کە ئیتاری تەنسیقین و ئەندامیان کەمە ئەو لایەنانەی سودمەند بوون لەوانە سونەکان پارتی و با بڵێن مقتدا سەدریش ئەمانن بڕیارەیەن کە ئایا انتخابات بکرێت چکە ئەمان زۆرینن ئایا ئەمان ڕازیە بن بە تاکید ڕازی نابن چونکە ینی چۆن ئەکرێت زەرەدێک لە خۆیان بن کە ئەو لای دیار نییە مقتدا سەدر گەرم جارە 73 کورسی هێنا بێت چه زمانێک جاری داهاتوو 73 کورسی بێنێتەوە لەگەڵەوەی کە ئیتاری تەنسیقی ئەم جارە ڕەنگە باشتر خۆی ئامادە بکە بۆ هەموو ئەگەرە انتخابەکان بۆیە زەحمەتە ئێمە ینی ئەگەرێکی زۆر دوورە بەڵام ئەگەرە ینی بەڵام یەکێکە لە ئەگەرە دوورەکان و هەروە هاوشمان لەبیر نەچێکە تەنها ئیتاری تەنسیقی و تەحالفەکەی سەدر لەناو پەرلەمانە نین بەڵکو لیستی تریشی تایە لیستی سربەخۆکانی تایە لیستی حزابی تایە کە کورسیان کەمتر لە پارتی وێچێتی ئەمانش ڕۆلی کاریگەریان هەیە لە بڕاردانە چونکە تقریبن بە کۆی گشتی کورسەکانە نزیکەی 43 بۆ 45 کورسی ئەبێت کە ئەکرێ بڵێن نزیکەی یەک لەسەر هەشتی کۆی کورسەکانی پەرلەمانە ئەمە پێم وایە کاریگەری خۆی ئەبێت باشە بەس پێ دوای سەدر هەرگیز لەگەڵ ئەوەی هەڵبژاردن و بارە بکرێتەوە جارێکتر 75 کورسی نایەنێتەوە کە پێشتر لە خولی پێشتر 54 کورسیان هەبوو کە بەم شێوازی انتخاباتە نوێ قازانجێکی زۆریان کرد بۆ نمونە ژمارێکی زۆر کورسیان بەرەسێنە هەرگیز جارێکتر ڕازی نابێت زۆر زەحمەتە چونکە ئەو جارێکتریژەوەی دەست ناکەوێتەوە سەدر بە تەسەوەری من ئەم جارەی تاری تەنسیقی لە زۆر بابەت تێگەشتووە ڕەنگە هەندێک خەلەل هەبوو بێکە وەختی خۆی نەیانتوانیوە با بڵێن مامەڵە لەگەڵ خەلەلانە بکەن چکە نظامی انتخابەکە تازە بووە نظامی انتخابەکە دایمەن ئەو کەسانە ئەچنە پێشەوەتیایە کە زیاتر جەماوەری پۆپولیستن ئەوانەی کە زۆر ڕێکخراون کورسی ناهێنن بۆیە ئەم جارە کرێ ئەوانش بە با بڵێن نەفەسێکی تازەی پۆپولیستیەوە بچنە ناو انتخاباتەوە بۆیە زەحمەتە مقتدا سەدر بتوانێت 73 کورسی بێنێتەوە و گرفتەکانی تریش زۆرن ینی ئێستا لە کۆی مەشهدی سیاسیە لە قازانجی هیچ لایەنێک نییە کە انتخابات دووبارە بکرێتەوە تەنانەت لە قازانجی ئیتاری تەنسیقیش نییە بەم نظامی انتخابی ئێستاوە و لە قازانجی سربەخۆکان و ئەو ئەحزابانەش نییە کە کورسیان کەمە چونکە نزیکەی 45 بۆ 46 کورسیان هەیە کە ئەمەش زەحمەتە ئەوان جارێکی تر ئەگەر بێت و انتخابات دووبارە بکرێتەوە ئەحزابی سیاسی بهێڵن ئەوان دەربچن چونکە هەر لەگەڵ هەڵبانی ڕاگەاندنی نەتایجەکانە ئەحزابی سیاسی لەسەر ئەو سربەخۆیانە کۆمەڵە داوایان تۆمار کرد و نزیکەی 4 بۆ 5 ئەندامی سربەخۆ کورسەکانیان لێ سندرایەوە درا بە ئەحزابی سیاسی بۆیە ئەمانش لە قازانجیان نییە ینی ئەوەی کە گرنگە لە قازانجی هیچ لایەنێک نییە بۆیە من پێم وایە ئەگەرێکی دوورە بەڵام ناکرێ بڵێن ئەگەر نییە ئەگەرێکە بەڵام دوورە باش بە زۆر حکومەت خۆی ئەی حکومەت چی بەسەردێ وەتەکەم سەفا کازمی هەر بەردەوام دەبێت حکوومەتێکی کاربارەکەرە چۆن ئێستا حکوومەتە مادەم ئەمڕۆ لەسەر سەر و کۆماریش کە دواوا دەبوو نەگەشتنە ڕێکەوتن بڵێن ئەم حکوومەتە تا ڕادێکی زۆر وەکو باسەکرێت لە دەستورە تەسریفی ئەعمالی پێڵێن بەڵام زۆر جار حتا قانونیەکانیش لەمەیە گرفتیان هەیە کە ئایا مە حکوومەتی تەسریفی ئەعمالیان حکوومەتێکی ڕاستەقینەیە ئەگەر حکوومەتێکی ڕاستەقینەیە بواە بە ڕێکارە بە هەڵبژاردن بەهاتایە بەڵام ئەگەر حکوومەتێک کاربەرەکەر بواە بۆ نموناتوانرا حکوومەتێکی تەعینی بواە و دیاری بکرا بارحاڵ ئەمە خلافێکی قانونیە بەستا ئەم حکوومەتە وەکو حکوومەتێکی ئاسایی کاری خۆی کردووە بۆ نمونایەکێک لەو کارە ئاسایانەی کە حکوومەتی تەسریفی ئەعمال ناتوانێت بیکە موازنەیە موازنە بنێرێتە پەرلەمان بەڵام ساڵی پار موازنەش چووە پەرلەمان هەر لەژێر سایەم حکوومەتە لەبەرەوە مامەڵەی حکوومەتێکی ئاسایی لەگەڵ کراوە ئەوەی کە کاری حکوومەتی سەرەکیە لە ئێستاە بۆ مانەوەی خۆی ئەوەیە کە موازنە بنێرێتە پەرلەمان بەڵام ئەگەر پەرلەمان بەم شێوەیە شڵەژاو بێ و هێشتا ئەندامانی لیژنەکان دیاری نەکرابێت تەنها لیژنەی مالی و هەندێک لیژنەی تر بە تەواوەتی دیاری کراون بۆیە لە ڕاستیا ئەویش لەوانە نەتوانێت موازنە بنێرێتە پەرلەمان بۆیە لە ڕاستیا مەشهەدەکە تەواو ئاڵۆزە لە عێراقا یعنی جارانیانوت لە ڕیکۆردی گەنسا بۆ نمونە هۆڵندا لەبەرەوەی کە نزیکەی 6 مانگ حکوومەتی نەبووە چۆتە ناو ڕیکۆردەوە یعنی ئەو حیزبانەی کە نەک لە هۆڵندا لە پێم هۆڵندایە مناقەشاتیان زۆر بۆ تاگەیشتون بە حکوومەت ئێستا پێم وایە عێراق بچێتە کتێبی گینسەوە بۆ مۆزوعات چونکە لە دەیدەوە هەڵبژاردن ئەنجام درراوە ینی ڕەنگە من تەسەورم ئەوایە نزیکەی 2 مانگی ترم مەوزوعانە بم شێوەیە بڕواتە لایەنە سیاسەکانە گەنە ڕێکەوتنێکی واکە هەموو لایەکتایە قازانج بکە ئەم جارە تێڕوانینەکان زۆر جیاوازن ینی ئەوەی کە مقتدا سەدر داوایە کە ئەغلبیەکی سیاسیە کە تایە ئێتاری تەنسیقی و بە تەحدیدیش مقتدا نوری مالکی لە دەرەوەی معادلەکان بێت نوری مالکیش زۆر لەوە با بڵێن سیاسی ترە کە بتوانرێ زۆر بە ئاسانی دەربکرێت لەناو معادلەی سیاسی دوو خول بەسەریەکەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە و وەکو باسی ژەکرا دەوڵەتێکی لەناو دەوڵەتە دامەزراندووە کۆمەڵێک داهات و شتی باشی بۆ خۆی فراهەم کردو بۆیە زەحمەتە
نوری مالکی بتوانی بە ئاسانی بکەیتە ناو دەرەوەی حکومت بۆیە یانەوە تا ئەبێ نوری مالکی بە شێوەیەک بە شێوازێکی تایبەت بهێنرێتەوە ناو حکومت یاوە تا زەحمەتە بتوانرێت ببێن نوری مالکی و ئیتاری تەنسیقی بە گشتی حکومت پێک بهێنرێت ئەمە ئەوەیە کە مختەدا سەدەر نایەوێت بۆیە لەم نێوەندەیە ئەگەر مختەدا سەدەر بۆ نمونە بڕوات بۆ با بڵێن بۆ معارەزە ئەو کاتە تەسەورەکەم کێشەکان بەرەو حلبوون بچێت ئەمەش تا ڕادەیە قورسە ینی دو حل کامێنێتەوە بەڕای من تەنها مەرجعی شیعەکانەکە ئاەت الله سیستانیە ئەگەر ئاەت الله سیستانی تەدەخولێکی سیاسی بکات لەم بابەتەیە تا ئێستا هیچ نەخێر هیچ تەدەخولێکی نەکردەوە پێی وایە بیلانەکان خۆیان بگەن ئەنجام چونکە ئەو تەدەخولە سیاسیانە لەسەر مەرجع زۆرەکەوێت ئەگەر بێت و پشتگیری لەلایەنێک بکات دژی لایەنێکی تر ئەمە هەر زۆر زەحمەتە بۆ نمونە داوای ئەغلبیەتی سیاسی بکە کە پشتگیری مختەدا سەدرە هەر زەحمەتە داوای حکوومەتێکی ئێتلافی بکە کە ئەوەیە کە شیعەکانی تر داوایەکانی تاریک تەنسیقی ئەمەش قورسە بۆیە تەسەورەکەم تەنها دوامەنزڵ بۆ پێکهێنانی حکوومەتی عراقی گەڕانەوەیە بۆ ڕائەکانی عەلی سیستانی کە ڕەنگە لەم مودەیە بە تەسەوری من بەتایبەت لە جەژنە کە خەڵک مەفرۆزە دڵخۆش بێ ڕەنگە لەویا ئیتر قسەی خۆی بکە باشە بەس سەپارەت بە دواترگرم لای بەڕست چین لای کاک دکتۆر سەنگەر کاک دکتۆر سواز بۆ ئامادەبوونی بەڕست بوو درەنگاتینە لای بەڕستان دەمەوێت سەرنجی بەڕستش بزانم دوای بڵێن ئەمڕۆ وادە بوو بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار بە پێی بڵێن بڕیارەکەی دادگای فدراڵی خوێنەوەی جەنابەت چیە بۆ دوایم خۆناغا ئێستا کە سەر و کۆمار نەتوانرە هەڵبژێت درێت چی ڕوو دەدات سەر و کۆمار چی بەسەر دێت بڵێن پەرلەمانیش کە تاکو ئێستا ئەکتیڤ نەبووە چی ڕوو دەدات دکتۆر یانی گوێت لە ئێمەیە بەڵێ بەپێی مادەی حەفتا و عێراق وهروەها بە ژمارە حەڤەی ساڵی 2020 فیدرالی ڕۆژ کۆماری عێراق هەڵبژێت ئەگەر هەموو ماولە لەو ماوەیەدا سەر و کۆمار هەڵ نەبژێراوە لە مادەی 64 یعنی جۆرێک لە ڕێککاری سیاسی یا سای ناوەویش بریتێلەوەی کە پێویستە پەرلەمان بە دوو ڕێگا هەڵبژێنێتەوە ڕێگای یەکەمیانەوەیە کە بە شێوەیەکی خۆی هەڵبژێنێتەوە و ڕێگەی دووەمیشانەوەیە لە ڕێگەی سەرۆکوەزیران و سەر و کۆمار هەڵبۆشێنرێتەوە بۆ پێی کە مخالفەیەکی دەستوری کرد حالەپەیەکی دەستوری کردو و لەو ماوە دیاری کە دیاری کرد کۆماری هەڵ نەبژاردەوە بەڵام ئێمە بڕیاری ژمارە حەڤەی دادگای فیدرالیمان هەیە کە ئاماژە بەوە دەکات کە سەر و کۆمارە توانێت لە کارەکەی بەردەوام بێت هەتا ئەو کاتێک کە سەر و کۆمارێکی نوێ هەڵدەبژێرێت هەرچەندە لە ناوەندی یاسایی عێراقیدا و بە دیاریکراوی لەلایەن سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراقەوە فایق زەیدان ئاماژەی بەوە کردبوو کە مانەوەی سەر و کۆمارە لە پۆستەکەیدا لە دوای ئەو 30 ڕۆژە ینی خەرقێکی دەستوریە بەڵام دادگای فیدرالی بۆ ئەوەی نەکەوینە بۆ شایب دەستوری و بۆ نەبوونی سەر و کۆمار ڕێگەی بەوە داوە کە سەر و کۆمار لە پۆستەکەیدا بەردەوام بێت هەرچەندە و ئاماژەشی بۆ کردووە کە پێویست ناکە ئەم خەرقە دەستوریە بۆ ماوەیەکی زیاتر بەردەوامی هەبێت چونکە ئەمە کاریگەری لەسەر ینی پێگەی سیاسی و دەستوری عێراقی باڵێ باشە دکتۆر بەس سەبارەت بە سەر و کۆمار هیچ سکاڵایەک هەیە بڵێن دژی سەر و کۆمار بۆی کە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتەکانی وەربگرێت دکتۆر بەرەم هیچ سکاڵایەک ئێستا تۆمار کراوە یاخود ئامادەیە ئەگەر چی لە بەغداد هەوڵێ هەیە بۆ ئەوەی دەسەڵاتی سەرۆک کۆمار بسپێرێت بە سەرۆکی پەرلەمان بەڵام ئەمە جۆرێک لە تەعاڕوزی هەیە هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی یاسای سەرۆکی دەسەڵاتی هەیە وە سەرۆک کۆماریش نمایندەی دەسەڵاتی تەنفیزیەوە و ئەمەش جۆرێک لە بەریەکەوتن لە نێوان ئەو دوو دەسەڵاتەدا ڕوادات و ئەو بۆ بنەمایش کە لە دەستوری عێراقیدا هاتووە کە ئەویش بەرنەمای فەسڵ بین لە سوڵتاتە واتە جیاکردنەوەی دەسەڵاتەکانە لە یەکتر پێچەوانەی ئەمەیە هەروەها لە ڕوویەکی تریشەوە
سەرۆک کۆماری ئێستا لەلایەن پەرلەمانی پێشووە هەڵبژێراوە بۆ ئەم پەرلەمانە ناتوانێت دەسەڵاتانەی وەربگرێت بەڵام لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لە ئێستادا هەوڵێک هەیە بۆ ئەوەی داوایەکی یاسایی لە بەردەم دادگای فیدرالیدا تۆمار بکەن بۆ ئەوەی دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار بە سەرۆکی پەرلەمان بسپێرێت بەڵام وەک لە سەرەتاکەیدا دیارە ئەم داوایە لەلایەن دادگای فیدرالیەوە ڕەت دەکرێتەوە چونکە دادگای فیدرالی بۆ خۆی بڕیاری ژمارە 2022 هەیە بکە ئاماژ بکە ڕوونی ئاماژەی بۆ داوەکە سەرۆکی سەرۆک کۆماری ئێستا بە دکتۆر بەرەم ساڵح لە پۆستەکەیدا ئامێنێتەوە هەتیکاری هەڵبژێرێت. زۆر باشە بەس ئێستا باز لە پێشخەری چوارچێوەی هەمانگی دەکرێت دوایەوەی کە سەدر وتی چل ڕۆژ دەکشێتەوە هیچ توێژێک ناکات و ئێستا پێشنازی چوارچێوی هەمانگی چییە کە لەگەڵ یەکێتیش ئەم شەو لە بەغداد کۆبوونەوەیان هەیە ئەوان دەیانەوێت چی بکەن؟ لە دوای دەست پێشکارەکەی سەدر لە ئێستادا چوارچێوەی هەماهەنگی دابەشبوون لە نێوان خۆیاندا دابەشبوون بەسەر دوو بەرەدا بەرەیەکیان بەرەی مالیکی و بەرەیەکی دیکەیان بەرەی هادی عامریە هەرچی بەرەی مالیکی پێیان وایە کە پێویستە ئەیبیانی دەست و برد بکرێت لە پێکێنانی حکوومەتی نوێ عێراق و سەدر ئاراستە بکرێت بۆ ئەوەی بچێتە بەرەی ئۆپۆزیسیۆنەوە بەشداری پێ نەکرێت لە حکومەتدا وەکو خۆی ئاماژەی پێ کردووە بەڵام بەرەکەی تریان کە بەرەی هادی عامریاوان پێیان وایە کە پێویستە سەدریش بەشدار بێت لە حکومەتدا چونکە ئەوانە دڵنیان لەوەی کە ئەگەر بێت و سەدر بەشدار نەبێت لە حکومەتدا بە دڵنیاییەوە ئەو حکومەتە هەمان چارە نووسی حکومەتەکەی عەبدولمەهدی دەبێت چونکە پێگەی سەدر لە شەقامدا ڕوونەکە کە پێگەیەکی بەهێزەوە واتوانێت ئەو حکومەتە بیانی تووشی بگرێ و گۆڵ و ڕێگریەکی زۆر بکات بۆیە هادی عامری پێی وایە کە هەر حکومەتێک پێک بهێنرێت پێویستە سەدریش بەشداری بێت بەڵام ئەو بدە و دەست پێشکاری سەدر جۆرێکە لە گەمەی سیاسی لە دوای ئەو دوو شکستەر یەک لە دوای یەکەی کە لە مانگی ڕابردوودا تووشی بوو وە نەیتوانی لە دوو جەلسەدا نیساب تۆمار ینی نیساب تەواو بکات کە ئەمەش شکستێکی گەورە بوو بۆ سەدر بۆیە ئەو مەهلەیەدا بە وەکو تەحەدایەک وەلا پێگەهێنن و وە لە دوای چل ڕۆژە سەدر جارێکی تر بە بەهێزیەوە ئەگەڕێتەوە گۆڕەپانەکە بۆی حکوومەتی نوێی عێراق پێک بهێنێت وەکو خۆی وتوێتی حکوومەتی ئەغلەبیە بەڵام ڕەنگە لە داهاتوودا جۆرێک لە سازش بکات و هەوڵ بدات چەند هێزێکی نوێ ڕازی بکات لەوانەیە کە تیشتی هەروها بچەند پەرلەمان کارێکی سەربەخۆ بۆ ئەوەی بتوانێت نیساب تەواو بکات بەڵام ئەوەی پەیوەندی بە حکوومەتی عێراق ڕاستە لە سەراستی ناوخۆ کاریگەری هەیە و هێزەکان یان توانای جۆرێک لە جوڵەکردنیان هەیە بەڵام پێکی ڕوونەکانی دەرەوە بە دیاریکراوی بەبەرەی ئەمریکا و ئێرانەوە هەیە و پۆستی بەتایبەت پۆستی سەرۆک کۆمار پێویستە لەلایەن ئێرانیەکانەوە ئۆکەی بکرێت یاخود بڵۆپی سەرزی بۆ هەڵبکرێت و پۆستی سەرۆک وەزیرانیش بە دڵنیاییەوە پێویستە لەلایەن ئەمریکیەکان و بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دەگەڕێم وڵات بەڵێ دەگەڕێم وڵات دکتۆر سەنگەر کاکتۆر جەلال سەبارەت بە چوارچێوەی هەماهەنگی دوایەوەی کە سەدەر کشاوەتەوە ئەوان دەتوانن حکوومەت پێک بهێنن چونکە سەدەستیان بە توێش کردووە باز لەوە دەکرێت کە ڕەنگە هەفتەی داهات و سەردانی هەرێمی کوردستانیش بکەن و لەگەڵ پارتی ویکێتی گفتوگۆ بکەن تا ڕادێک زەحمەتە بە حکومەوەی کە هەرچەندێک ئەگەرەکان زۆرن لە عێراق بەڵام ئەوەی کە زەحمەتێک ئەوەیە کە 73 کورسی مقتەدا سەدر ئیگلا بۆتەوە کە هەرئی مقتەدا سەدرا و پاشان پارتی و با بڵێن حەلبوسیش هەردووکیان وەکو بەشێکی تەحالفی ئینقاذی وەتەن هەردووکیان بەیاننامەیان بڵاو کردێتەوە کە ئەوان بەبێ سەدر بەشداری هیچ حکوومەتێک ناکەن ینی ئەوەی کە زەحمەتە ئێتاری تەنسیقی ئەوەیە چۆن نتوانێت قەناعەت بە پارتی بکات و چۆن نتوانێت قەناعەت بە حەلبوسی بکات کە بچنە ناو تەحالفەکەی و سەدر بەجێ بێڵن لە کاتێکا سەدر با بڵێن کاندیدی پارتی و کاندیدی سونەکانی سەرخستۆ بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ جێگرەکەشی
بۆیە ئەمە تا ڕادێکی زۆر زەحمەتە بەڵام ینی هەموو گەرەکان کراوەیە ئێتاری تەنسیقی چی هەیە تا پێشکەشی بکە بە پارتی و چی هەیە تا پێشکەشی بکە بە حەلبوسی و بیان باتە ناو حکوومەتەوە من تەسەوەرەکەم شتێکی زۆری پێ نەبێت بۆ ئەوان ئەگەر بێت و تەنانەت لە مەشا سەرکەوتوو بێت ئەو کاتە مختازە دەبێتە معارەزە و معارەزێکی زۆر بەهێزی لێ دەرەچێ و ڕەنگە بتوانێت لە زۆر شوێنە کارەکانی حکوومەت پەک بخا و ڕخنەگرێکی باش بێت و ڕێگە بەوە خۆش بکە کە لە انتخاباتی داهاتوە بە ئەغلبیەی وەتەنی بە ئەغلبیەی کە خۆی داوایەکات بچێتە پێشەوە جارێکی تر بۆیە من تەسەوەرەکەم بەڵێ ئەگەرەکە دوورە بەڵام ئەم چ ڕۆژێک کە دراوە بە ئیلانە سیاسەکان بۆەوەیە کە لە بینی خۆیانە تا ڕادێک بەدەر لە مختەدا سەدر ئەوێت تاقییان بکاتەوە بیان بزانێ ئەوان قدرەتیان تا کوێیە واتوانن چی بکەن لە مەشهدی سیاسە بەڵام تەسەوەرەکەم دوای کۆتایی هاتنی ئەم چل ڕۆژە بگەنەوە هەمان چوار گۆشەی یەکەم کەتیان مختەدا سەدر بەبێ مختەدا سەدر ناتوانن هیچ هەنگاوێکی سیاسی ئەساسی بنن باشە بەس سەبارەت بە یەکێتی و پارتی بازدەوەکێک کە چوارچەوەی هەماهەنگی داوای لێکردن و کاندێکی هاوبەشیان هەبێ ئەو دوو کاندیدە هەروکی بکشێنەوە ئەوەی کێستا پێشکەشیان کردە بوو ئەگەر ئەوان ڕێ بکەون لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی دەتوانرێت سەر و کۆمار حکوومەتیش بگە بێنێرێ ئەگەر پارتی یەکێتی هەردوولایان ڕێ بکەون ئەگەر سەر و کۆمار پێویستی بە 220 دەنگ هەیە بە 220 دەنگ ینی پارتی ئەگەر بشتێتە پاڵ تحالفی ئێتاری تەنسیقی ئەو 126 هەیە بە 31ەوە بۆ نمونە تقریبا نەکاتە نزیکەی 150 هێشتا زۆر دوورە لە 220ەکە چکە لە پەرلەمانی عێراق و بەتایبەت بۆ مەسەلەی سەر و کۆمار ژمارە حسابە یعنی بێمە ژمارەکان وردەوردە بژمێنیم زای نەگەینە کوێ یعنی 150 هێشتا نزیکەی 70 کورسیمان نقصانە بۆ 220 لە هەمان کاتە ئاگامان دەبێت کە ئەوەی کە با بڵێن جەلسەی نیسابی جەلسە هەردوو جەلسەکە تەواو نەبوو جەلسەیەکیان 202 ئەندام هەبوو یعنی تەنها 18 ئەندام مابوو بۆی کە 220 کورسیەکە تەواو بکە بەڵام پێی تەواو نەکرا بۆیە هەر کورسیەک با بڵێن قورسایی خۆی هەیە لە یەکلایکردنەوەی ئەو حاڵەتانەیە بۆیە زەحمەتە بەڕاستی بەبێ مختەدا سەدر هیچ هەنگاوێکی سیاسی جددی لەم بابەتەیە بنرێت یعنی ئەگەر تەنانەت بۆ نمونە تحالفەکەی حەلبوسیش بچێتە پاڵیان کە نزیکەی 58 ئەندامی هەیە هێشتا هەر 208 ئەندامەکە یعنی هێشتا هەر ئەو لایەنانە ینی مختەدا سەدر قورسایەکەی خۆی هەر لە دەست نەیەوە مەگەر مختەدا سەدر بەتەنیا بمێنێتەوە ئەو کاتە بەتەنیا لە دەرەوەی مەشهدی سیاسی بێ ئەنجا بتوانرێت مەسەلەی سەر و کۆمار تێپەڕێنرێت ئەمەش تا ڕادێکی زۆر زەحمەتە یعنی ئێستا خەڵکانێکی زۆر بەتایبەت کە تشرینیەکان هاتوونەتە ناو پەرلەمانەوە یەکێک لە داواکارەکانی جەماوەر کاتی خۆی کە لە تشرینە ڕاپەڕینیان کردووە و گەنجانەی کە نزیکەی 700 کەسیان لێ بووە بە قوربانی داواکارێکی سەرەکیانەوە بۆ کە حکوومەتێکی ئەغلبیەی وەتەنیا هەبێ نابێ حکوومەتی محاسسەی تایفی هەبێ ئەوەی کە مختەدا سەدر داوایەکە داوای شەقامە و ئەوەی کە ئێتاری تەنسیقی داوایەکە داوای دژە شەقامە بۆیە ئەکرێ بۆ نمونە ئەگەر تەنانە حکوومەتێکی لەو بابەتەش پێک بێ جارێکی تر دوور نییە خۆپشاندانە گەورەکان جارێکتر لە بەغایە و لە محافظاتی تریشا سەر هەڵباتەوە بۆیە بەڕاستی هەنگاوەکان بێ مختەدا سەدر زەحمەتە سوپاس دەکەم کاک دکتۆر سەنگەر سەبارەت بە بڵێن چوارچێوەی هەماهەنگی پێ دوایە لەو چ ڕۆژێک کە مختەدا سەدر پێداون بتوانێت هیچ بکات بەڵێ دیارە کاک سەنگەر گرفتێکیە دکتۆر سەبارەت بە بڵین دوای ئەو چل ڕۆژە پێ دوایە سیناروی تر ئەوەیە کە سەدر خۆی بێتەوە مەیدانەکە یاخود وتت ئۆپۆسیۆن بوونی سەدر قورسە لە چ ڕوانگەیەکەوە سەدر بێتە ئۆپۆسیۆن قورسە قورسەکەی لەوایە کە ئەم ینی لە جەماوە ینی شەقامی لەگەڵایە ئەنی ئەو تشرینیەکان کە وەک باسمان کە نزیکەی 720 کەسێکیان لێ بۆ قوربانیەکی لە داوا سەرەکیەکانیان ئەوە بۆکە حکوومەتێکی ئەغلبیەی وەتەنی پێک بێ نابێ حکوومەتێکی محاسسەی تەوافقی پێک بێ بۆیە ئەمە داوای شەقام بووە لە هەمان کاتیشا لە بیرمان نەچی 73 کورسی ینی قورساییەکی زۆر گەورەیە لە پەرلەمانی عێراق لە کۆی 329 کورسی 73 کورسی قورساییەکی زۆرە بۆیە ئەگەر بێت و لە زۆر ڕۆوە توانێت حکوومەت پەک بخا یعنی بۆ نمونە با بڵێن ئەگەر بێت و لە شوێنێکە دەنگەکانی مختەدا سەدر زیابێت دەوایری حکومی زۆر بە ئاسانی ڕەنگە بتوانن نەتوان خەدەماتی تەواو پێشکەش بکەن ڕەنگە مزاهراتی گەورە ڕووبا ڕەنگە ئەم جارە گە تشرینەکان خۆیان بەتەنیا لەسەر جادە بوو بن ئەم جارە گەر بێت و مختەدا سەدر بچێتە پاڵیان دوور نیە زۆر بە ئاسانی حکومەت بڕوخێنن چونکە ئەگەر بێت و مزاهراتی ملیۆنی لە ناو بەغایە بکرێ ئێتر ناوچەی سەوزیش خۆی بۆ ناگرێت حکومەتیش خۆی بۆ ناگرێت و حکومەتیش ناچارە گوێ بگرێت حکومەتێ بێتە پێشەوە بۆیە ینی لە ڕاستیە لە خۆشەویستی سەدرانیە کە نایانێ بەبێ سەدر ئەم حکومەتە پێک بێنن بەڵکو لە قورسایی سەدرە هەمویان نەزانن کە سەدر ئەتباعەکانی بە شێوەیەکن کە
ڕەنگە داوای هەرچێکیان لێ بکە ئەوان وەکو مەرجەعەیەکی مێژووی خۆیانەی بینن بۆیە هەمویان گیان لەسەر دەستن بۆی کە داواکارە سیاسەکانی مختار سەدر بەرنە پێشەوە تا ئێستا وشمان لەبیر نەچێ تاکە لایەنێکی سیاسی کە پەرێزی پاک مابێتەوە لە ناو حکوومەتە مختار سەدر و بەتایبەت ئەو لایەنی مختار سەدرە چونکە زۆر تێکەڵاو بە حکومت نەبوون یعنی بە تەواتی حکوومەتیان وەرنەگرتووە کە وەزارەتی تەندروستی لای ئەوان بووە وەزارەتی کارەبا ڕاستە بڵێن بانکی مرکزی کە نرخی دۆلارەکەیان بەرزکردەوە بەشێکی لای ئەوان بووە بەڵام ئەوەی کە لایەن بووە گەر بێت و بە ئاشکرا گەندەڵیەک لەسەر هەر وەزیرێکیان یان بۆ نمونە بە هاڵعرەجی کە ئەو کاتە جێگیری سەرۆکی وەزیران بوو جۆرێک لە گەندەڵی لێ دەرکەوە دێکسەر لە ڕوتی سەدەر دەرکرا یعنی ئێستا خەڵک ئەوە لە سەدرا بینە کە لانی کەم توانێتی بە نەزیهی بمێنێتەوە ئەوەی کە گرفتە ئەوەیە کە من پێم سەیرە لایەنە سیاسەکان ینی ترسیان لە مختار سەدر هەیە جینا ئاکرا بۆ نمونە ڕێگەی پێ من حکوومەتی داهاتوو پێک بێنە تا ئەویش تاقیب بکرێتەوە بۆ خەڵک بەڵام ئیتاری تەنسیقی بەتایبەت نوری مالکی ترسێکی گەوریان ئەوەیە کە ئەگەر بێت و مختار سەدر ئەم حکوومەتی ئەغلبیەی وەتەنێ پێک بێنێ بۆ داهاتووی ئەمان زۆر خراپە ئەو عداوەتی کە پێشتر لە بینانە بۆ مختار سەدر ئەتوانێت بە شێوازێکی کاریگەر بەکاری بێنێ و ئەتوانێت لە نفوزیان کەم کاتەوە لە انتخاباتی داهاتووە حتمما ئەو کورسیەش ناهێن کە ئێستا سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر بەرەمەلای بەڕێز سەبارەت بەو کاریگەری هەڵنەبژاردننی سەر و کۆمار کاریگەرشی لەسەر کوردستان هەبووە بڵێن ئەو ناکۆکیی کە لەسەر یاسای هەڵبژاردن دروست بووە لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕنگدانەوەی سەر و کۆمار لەیان پارتی وەکێتیوە پرسی موچەکەش کە ئەو دۆخی کە لە سلێمانیشێ بەڵێ ئەم معادلەیە زۆر ینی من جارێت پێما هەر لێرەش باسمان کردکە زۆر ئاسان نییە ینی یەکێتی بەبێ پارتی پێیەکێتی تەنان لە بەغاش بتوانن معادلەی سیاسی بگۆڕن ینی ئەوانەوەنە بەرژەوەندیان بە یەکەوە هەیە کە زۆر زەحمەتە بەبێ یەک بتوانن هیچ کارێکی سیاسی بکەن و پارتی وەکێتیش باش لەوە هەردووکیان حاڵین کە هەردووکیان لە زۆنی خۆیانە قۆڵایەکی وایان هەیە کە بەبێ یەک ناتوانین ینی معادلەی هەرێمی کوردستان بەبێ و دوانە بە یەکەوە ئاڵۆسترە بێ ئەم ینی کۆمەڵێک پۆست هەبووە کە کاتی خۆی ڕێکەوتنی لەسەر کراوە ئێستا پارتی بۆ نمونە کە ئاوێ سەرۆکی کۆماری هەبێ ئەمە بە پێچەوانەی ئەو ڕێکەوتنەیە کە کاتی خۆی لەگەڵ یەکێتیە هەیان بۆیە لە بەرامبەر ئەوەیە بۆ نمونە پارتی سەرۆکی هەرێمی کوردستانی هەبووە و دوایی حافظی کەرکک بەشێکە لە مەوزوعەکە هەندێک پۆستی تریان هەیە لەناو حکوومەتە دیسانەوە ڕەبتە بەم مەوزوعەوە جارێکی تر حتا داهاتەکان لەناو خۆیان ڕەبتە بە مۆزۆی ڕێکەوتنی پارتی وەکێتیەوە لەسەر قەزیەوە پۆستانە یعنی ئێستا ئەم بە حتا ئەم بابەتی موچە و دواکەوتنی موچەوەمانەش بە تەسەوری من هەر بەشێکە لەو معادلە سیاسی کە ئێستا لە بینی پارتی وەکێتیا هەیە بۆیە لە ڕاستیە هەر خلافێکی سیاسی نێوان پارتی وەکێتی لە بەغا یاخود لە هەرێمی کوردستان کاریگەریە بێ لەسەر دۆخ و بارودۆخی خەڵکیش بەگشتی و لەسەر معادلەی سیاسیش بەگشتی بۆیە ناتوانین بڵێن کاریگەری نەبوو بەڵکو کاریگەریکی زۆر بەس کاریگەری دەبێت لە سەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکلاکردنەوەی ئایا دەکرێت ناکرێت تا سەر و کۆمارەکە یەکلا نەکرێتەوە قورسە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش ئەنجامدانەکەی لێرە یەکلا بکرێتەوە ڕاستە خۆی بەشێکی باشی پەیوەندی بۆ مۆزوعەوە هەیە ئێستا بۆ نمونە لەبەرەوەی کە لە بەغا سەنگەریان لێ گرتووە ئەوە تا لە هەرێمی کوردستانی جایەتر لەو بابەتی هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان لەوێشە پارتیوێکی دیسان و سەنگەریان لێ گرتووە لە مۆزوعەیە ئەویان داوایەوە کە هەرێمی کوردستان بکرێتە فرە بازنەی و ئەویشان بۆ نمونە پارتیش داوایەوە کە هەروەکو جاران هەموو هەرێمی کوردستان یەک باز نەبێت ئەمە بەڵێ لەلایەکەوە بریتە لە ڕوئیای هەر یەکێکیان بۆ دەنگ لەدا هاتووە بەڵام لایەکی تریشەوە پەیوەندی ڕاستەخۆی بەم خلافە سیاسیانی ئێستاوە هەیە قەت پارتی وەکێتی وەکو ئێستا خلافە سیاسەکانی بینی خۆیان بە ئاشکرا نەوتووە لە پەرلەمان دژی یەکتر نەبوون و لە ناو حکوومەتی شاتەنانەت بەم شێوەی ئێستا ئێمە نەمانزانی بووکە ئێمە بەڕاستی یەک هەرێمی کوردستانمان نیە بەڵکو دوو زۆنمان هەیە کە لە ڕووی ئیداریەوە تەنانەت لە ڕووی مادیشەوە و مالیشەوە دوو زۆنی سربەخۆن باشە بەس سەبارەت بە هاوپەیمانەکەی بڵێن سێ خۆڵێکە ئێستا کە سەدەر پاشەخشەی کردووە و چڵە ڕۆژی داناوە هیچ جەگەرێک هەڵ بەوەشێتەوە لە بەردەم هەڵۆشانەوەدا بێت چکە سە بازەوەگرێت کە ناکۆکیە لە نێوان خودی حەلبوسی و حاکم زاملی کە جێگیری سەرۆکی پەرلەمان و سراوی کردەوە پەرلەمانتاران وتی لەمە دووە شتێک نییە بە ناوی دەستەی سەرۆکایەتی بەڵکو سەرۆک و دوو جێگر هەیە کە جێگیری یەکەم حاکم زاملیە لە سەدریەکانە کێشە هەیە لە هاوپەیمانێتەکە خۆشی لە نێوان پارتی و بڵێ حەلبوسی و ڕوتی سەدرە
خۆی لە ڕاستیە حاکم زاملی وەکو نایبی یەکەم کۆمەڵە دەسەڵاتی هەیە کە لە پەیڕەوی ناو خۆی با بڵێن پەرلەمانە دیاری کراوە بۆیە هەندێک لە ماوەیە ئەوەنێ لە کوردەواریە لە بەڕێی خۆی زیاتر پێڕاکێشاوە کۆمەڵێک چالاکی زۆر دەکات کۆمەڵێک شتەکات کە بەبێ سەرۆکی پەرلەمان ناکرێمانە بکرێت بۆیە کێشەکە لەوەیە بووە کە دایما ئاماژە بە هەیئەی ڕیاسی کراوە ینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە ئەمە بەپێی ئەو بڕیارەی دادگای اتحادی کە لە مەخیرا دەری کردەوە مەسلەی کوتلەیەک بەر ئاماژەی بەوەژاوە کە هەیئەی ڕیاسی نییە بەڵکو سەرۆک و دوو جێگریمان هەیە کارێکی دەسەڵاتەکانی دیاری کراوە بۆیە لێرەوە خلافێک هەیە لە ڕاستیە بەس خلافەکە ڕەنگە بە تەسەوری من تەنها لەوە سەری گرتووە کە مقتەدا سەدر پێی وایە ئەگەر جێگری سەرۆکی پەرلەمانیشی هەبێ لەبەرەوەی کە 73 کورسی هەیە توانێت زۆر شت بکە کە خەڵکی تر ناتوانێت بیکە بۆیە تەبەن حەلبوسیش خۆی خبرەیەکی سیاسی گەورەی هەیە بەدەر لەوەی کە خولێک ئەندام پەرلەمان بووە خولی داهاتوو سەرۆکی پەرلەمان بووە و ئەم خۆش سەرۆکی پەرلەمانە بۆیە زۆر بە ئاسانی ناتوانرێت بەڕە لەژێر پێی حەلبوسیشە دەربهێنرێ گەنجێکە خبرەیەکی سیاسی باشی پیا کردووە بۆیە ئەم خلافانە تەسەورەکەم کاریگەریان هەبێت لەسەر عیلاقاتیان بەڵام ئەم چ ڕۆژە ئەم مهلەیە تەسەورەکەم هەموو خلافەکانی نێوانیان بتوێنێتەوە ئەم پێوانی ئەوانش بتوانن ئەوەنە بە جورئەت بن لە ڕووی سیاسیەوە کە بەبێ مقتەدا سەدر بچنە ناو معادلەی سیاسیەوە چونکە ئەمە سیقە و متمانەی سیاسی زۆر لاوازەکە کە ڕەنگە بۆ انتخاباتی داهاتوو کاریگەری گەورەی هەبێت لەسەر گۆڕینی کۆی معادلەکانی تر بۆیە سیاسەکانی عێراق لە انتخاباتی ئێستاە پۆست بەدەستێنن بەڵام هەموو بیریان لای انتخاباتی داهاتووە بۆیە ئەمە زۆر زەحمەتە مقتەدا سەدر حەلبوسی و تحالفەکەی بیانەوێت کە ئەو سخە و متمانەی کە لە بینی ئەمانە لەگەڵ مقتەدا سەدرا پیا بووە ئەم متمانەیە بدۆڕێنن باشە بەس لە چڕوێکەوە بڵێن حاکم زاملی کە لە سەدرەکانە و جێگری سەرۆکی پەرلەمانە دەسەڵاتەکانی تێپەڕاندووە ینی بۆچی هەلبوسی بەوەش نیگەرانە پەیوەندی بە کار و چالاکیەکانی هەوەیە پەیوەندی بەوە هەیە کە هەندێک با بڵێن حەلبوسی خۆی سەرۆکی پەرلەمانە ینی هەندێک دەسەڵاتی تایبەت بەخۆی هەیە کە حەلبوسی پێی وایە کە تەنانەت هەر بەوەی کە ناوی با بڵێن نائیبی یەکەم و نائیبی دووهەم نەهێنراوە و هەیئەی ڕیاسی لەوێتەوە هەیئەی ڕیاسی تۆکە باسی هەیئەی ڕیاسیەکە ینی بەبەیەک ناتوانن بڕیار دەربکەن لە دەستەی سەرۆکایەتی کاتی خۆی بۆ منە دەستێکی سەرۆکایەتیمان بۆ حکوومەتی عراقی هەبوو کە لە مامجلال و دوو جێگرەکەی پێگەهات هەر لایەکیان ڤیتۆی تایبەت بەخۆی هەبوو ینی ئەگەر شتێک ئیمزا ناکرا ئەگەر بێت و عادل عەبدولمەهدی و تارق هاشمی بە هەردووکیان ئیمزایان نەکردا لەگەڵ ئیمزای مامجلالە بەڵێ مامجلال سەرۆک بوو بەس کە ئەتۆ ئەڵەی هەیئەی ڕیاسی مانای وایە تا ڕادێک دەسەڵاتەکانیان یەکسانە ڤیتۆیان هەیە بەڵام ئەوەیە ئەمیان ناوی سەرۆکە و ئەو دوانە ناویان جێگرا کە ئەڵێ هەیە بۆیە لە ڕاستی ئەمە تا ڕادێک مای بێزاربوونی محەممەد حەلبوسی بووە و پێم وایە ینی تا ڕادێک دادگای فدرالی عراقیش لەگەڵ ئەو ڕێیەیە کە بەپێی دەستوری عراقی هەیئەمان نییە بەڵکو تەنها نائیبی یەکەم و نائیبی دووهەممان باش بەس دەوە پەیمانەتە سێ خۆڵە ئێستا بڵێن حەلبوسی بەهۆی ئەوە بوو بە سەرۆکی پەرلەمان سەدرەکانیش جێگری سەرۆکی پەرلەمانی پارتیش جێگری دووەم کێ زیاتر قازانجی کردو یاخود پارتی زیانی کردووە لە کۆمەڵێک ڕۆوە لە مەسلەی سووتانی بارەکەەکانی لە بەغدا دوورخستنەوەی هۆشار زێباری بڕیارەکەی دادگای فێڕە لەبارەی نەوت و غاسەتە ئەم بڵێن ئەم شەویش پاڵاوگەی کار لە قەزای خەبات بڵێن مشک باران کرابوو زەرری کردووە لە چونە ناوەها پەیمانەتی پارتی خۆی لە ڕاستی ئەمەی کە بڕێوە چێت ینی ئێمە ناتوانین بڵێن کاریگەری ئێران و لایەنە دەرەکیەکان بەسەر پرۆسی سیاسی لە عێراقەوە نیە پارتی ڕەنگە کۆمەڵێک زیانمەند بووێ لە لایەنی معنەویەوە بە نمونە ینی خۆی لە پێش بە تەسەوەری من پارتی نەیەوێ زیادێکی جدی لەسەر سەرۆک کۆمار بکە بۆیە هۆشار زێباری دانابوو بۆ کاندیدەکەی من پێم وایە هەر لێرەشەوە باسمان کردوتمان ئەگەر پارتی ئەو کاتە بیویستایە یاریێکی جدی لەسەر مەسەلەی سەرۆک کۆمار و بردنەوەی بکە هۆشار زێباری دانانە چونکە هەمومان نەزانین کە یەکێک لە مەرجەکانی کاندیدی سەرۆک کۆمارەوەیە کە بێ کەسێک بێ نەزیه بێت و مەلەفاتی لەسەر نەبێ ئەم مەلەفاتی لەسەر بووە لەسەر ئەو مەلەفاتانەی کە هەبووە متمانەی لێ سەندراوەتەوە لە پەرلەمان تەنانەت محاکەمەش نەکراوە بۆیە لە ڕاستیە بەڵام دوای ئەوەی کە بەڕاستی ینی تا ڕادێک لایەنە نێودەوڵەتەکانی شەستا تەدەخولیان کردووە ڕەنگە زۆر پەیوەندی بەوە نەبێت کە پەرلەمان ئەوەی لە پەرلەمانی عێراق بڕێواچێ ئەوەی کە ئێستا بۆ نمونە ئەم شەو چەند موشکێک دراوە بە هەندێک شوێنی نزیک لە کۆمپانیای کارەوە بە تەسەوەری من پەیوەندی بە معادلەیەکی دەرەکی زیاترەوە هەیە لە ماوەیە مەسرور بەرزانی خۆی لە ئیماراتەوەی وتوە کە ئەمان ئامادەن گازی سروشتی ڕەوانەی ئەوروپا بکەن بەتایبەت بەهۆی ئەم قەیرانی نێوان ئۆکرانیا و رووسیاوە ئەمە تەبەن زیانێکی گەورەیە بۆ ئێران چونکە ئێمە ئەومان لەبەر چاوەکە نەوتی هەرێمی کوردستان بە نرخێکی زۆر هەرزانتر لە نەوتی برنج و نەوتەکانی ترە نێردرێتە دەرەوە
ئێران تەسەوری ئەوواکە کە گازی سروشتی ژەگەر لە هەرێمی کوردستانەوە بڕواتە دەرەوە بە هەمان نرخی هەرزانترە ڕاتە دەرەوە ئەو کاتە هیچ لایەنێکی سیاسی یان هیچ دەوڵەتێک ئامادە نیە گازی ئێران بکرێت لە کاتێک ئاگەر گازی هەرێمی کوردستان بەم شێوەیە هەرزان بێکە هەیە بۆیە ئێران لەم معادلەیە ئاترسێ ئێران ئێستا ڕێگایەکی بەدەما کراوە بێت بەدەر لە نەوتەکەی بریتێ لە غازەکەی کە غازی سروشتی زۆری هەیە و بەرهەمێنانی یەکێکە لە بەرهەمێنەر هەر گەورەکانی غازی سروشتی ئاترسێ ئەم معادلەی لە دەست دەرچێ بۆیە ئەگەر بیبینی تەنها ینی ئەو بۆمبا بارانکردنەکەی تەنها شوێنەکانی کۆمپانیای کارەکرێت و کازانە کۆمپانیای کارخەریکیەوەیەکە گازی سروشتی بنێرێتە دەرەوە بۆیە لەم ڕۆژانی پێشوشایەکێک لە بەرپرسانی ئێران باسی ئەوواکە کە ئێمە توانین زۆر بە ئاسانی لە هەولێر ینی ئێمە هەر ئەگەر بێت و ئەوان بەناوی ینی وجودی دەوڵەتی ئیسرائیلی لە هەرێمی کوردستانەوە کارەکەن ئەمەگە هەر وجودێکی هەبێ ئێمە هەولێر ئەزانین چی لەکەین یازۆ فشارنی بۆ سەرخودی پارتی سوکەڕەنگە کۆمپانیای کار بەشێک بێت لە دەماری ئابووری پارتی کە چالاکی لە بەسڕە لە هەرێم چکۆ بزانم ژمارەیەک پەرلەمانتاری هەوپەیمانی فەتح دوێنێش لە بەسڕە بەیانامێکیان دژی کۆمپانیای کار لەوێ دەرکرد بوو کە نابێت لەوێ کار بکات و باسییان لەوە کردبوو کە لێرە بڵێن لە هەرێم سامانی نەوت و ئەوانە تاڵان دەکەن نابێت لە بەسڕەش کار بکات و ئەوانە ڕاستە خۆی ینی پارتیەوێ هەنگاوێکی وا بنێ کە با بڵێن بە حسابی خۆی ئابووری کوردستان ببوژێنێتەوە و ئەو سەرچاوە سروشتیانەی کە هەیە بە ئاسانی بتوانێت بەکاریان بێنێ لێرەوە پارتی با بڵێنەوە قازانجاکە کە ئەگەر بتوانێت بە پارەی گاز و گازی سروشتی و بە پارەی نەوت موچەی خەڵک با ئەو کاتە زۆر بە ئاسانیت توانرێت پارەی گومرگ و پارەی ناوخۆ ئەم داهاتانە بەکاربێنێتەوە بۆ بەرژەوەندە سیاسەکانی خۆی و هەندێکیشی بۆ مەسلەی ئاوادانکردنەوەی کوردستان ینی پارتی ئەوێ بە حسابی خۆی هەنگاوی گەورە بنێت بەڵام بێ ئاگا لەوەی کە تا ڕادێکی زۆر ینی معادلەی ئێرانی زۆر ئاسان نیە ئێهمال بکرێت ئەگەر معادلەی تورکی لەمەیە قازانج بکە بەڵام ئێرانیەکان بەردەوام لەمەیە کێشیان هەیە چونکە تۆ گازی سروشتی حتممە بێ بە تورکیا بنەریتە دەرەوە بۆیە لێرە تورکیا ڕەنگە هەندێکی گەورە بێت وە لە ماوەی پێشوشا نەچیروان بارزانانی خۆی لەگەڵ ئەردوغانە کۆبەوە حتممەێک لە باسەکانیان بریتی بوولەوەی کە قەزەی گاز و ڕەوانەکردنی گازی سروشتی بێ بۆ ئەوروپا بەتایبەت لە ئێستاە کە رووسیا گازی سروشتی بە ڕۆبڵ ئەفرۆشێ بە ئەوروپاش نایە بەم شێوەیە بیکڕێ بۆیە ئەم معادلانە معادلەی نێودەوڵەتین ینی پارتی چنێک ئەزانێت کە معادلەی ئێرانی قورسە ئێهمال بکرێت بەزمەوەسمەوەی زیانی زۆر کردووە لەو ڕۆشن لەوا پەیمانێتێ ئەی قازانجی چیە گەر ئەو زیانانەی کردبێ زیانەکانی کەمن لە ڕاستیە زیانەکانی زیانی ڕاستەقینە نین ینی بارەگایەک وێرانە کرێ و ئەسووتێنرێ و دوایش بڕیا لە درێ لا ببرێ ڕەنگە بکرێ بە شوێنێکی تیجاری باشتر بۆ نمونە قازانجی باشتری بۆ پارتی هەبێ تۆ بارەگای بەسبڕیاری دادگای فێدراڵی لەبارەی نەوتەوە زیانی بۆ خودی پارتی و یەکێتیش نییە کە دۆسیی نەوت بڵێن چەند ساڵە ئیدارەی دن بڕیارەکە لە ڕاستیە ینی بڕارەکەی دادگای فێدرالی و دوایش لە دوای لە 24 سێشە ئەو کتابە نهێنەی کە بۆ مەسرور بارزانانی چوو بە شخصی ئەبایە خۆی بیکرداتەوە بەڵام دوای دزەی کردەوە میدیاکان و ئەو پێشنیارانەی کە وەزیری نەوتی عراقی خسوێتە بەردەمی مەسرور بارزانانی وە لە هەفتەی داهاتوو شاوەفتێکی هەرێمی کوردستان بۆ مەبەستاچێتە بەغا بەتەسەوری من حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت پارتیش ڕەنگە بتوانێت ئەمە بۆ بەرژەوەندی خۆی و هەرێمی کوردستانیش بخۆزێتەوە ئەوە کارێ بکە کە تا ڕادێک کۆمپانیا گەورەکانی دەرەوەش ناچار بکە کە بەشێک لەو پارە زۆرەی کە وەریەگرن وەکو حکوومەتی عراقی لێ بکرێت ینی من پێم وایە ئەمە هەرچەند پارتی پێی وایە کە ئەمە دەرهێنانی دۆسیەی نەوتە لە دەستی پارتی بەڵام من پێم وایە بۆ هەرێمی کوردستان تەسلیمکردنەوەی ئەم دۆسیەیە بە حکوومەتی عراقی و خستنە ژێرباری ئەو قەرزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە نەوتاهەیەتی بۆ حکوومەتی عراقی پێم وایە خەڵک تیا قازانجەکە بەڵام ئەلێرا پرسیارەکەەوەی ئایا پارتی دموکراتی کوردستان ئامادەی ئەم هەنگاوە گەورەیە بنێکە تایە خەڵک قازانجێکی زۆر بکە ئەمان تا ڕادێک زەحمەتە چونکە ئەوان پارتی یەک ئارگومنتی هەیە ئارگومنتەکەی ئەوەیە کە وجودی هەرێمی کوردستانی بەستۆتەوە بە وجودی پارتی و ئابووری سربەخۆوە ینی پێی وایە ئەم دایمەنەوێت لە ناو لایەنگرانی خۆی ئەو ئارگومنتە بەرەو پێشەوە بەرێکە ئەگەر بێت و دۆسیەی نەوت لە ژێر دەستی هەرێمی کوردستانە نەمێنێ وجودی هەرێمی کوردستانەکەوێتە مەترسیەکی گەورەوە ینی بەردەوام ئەم ئارگومنتە پێشەخات بەڵام پێم وایە ئارگومنتە خەرەلی زۆری تایە و ناکرێ بڵێن وجودی هەرێمی کوردستان ڕەبتە بە دۆسیەی ئابووریەوە ئێمە پارتی وێکێتی بۆ خۆیان لەسەر دەستوری عراقی ڕێکەوتون کاتی خۆی دەستوری عراقی بە شێوەیەک دادگا تەفسیری کردو کە ناچارن ئەمانش پێی ڕازی بن بۆیە لە ئێستاە ناچارە پارتیش بە دوای میکانیزمی تازای بگەڕێ بۆیە ئەم وەفدەیان لە هەفتەی داهاتووە چێتە لای وەزارەتی نەوتی عراقی کۆمپانیای سۆموک خەریکی مفاوەزات و دانوستانی خۆیانە بن باشە بەس دەتوانن بەوەی بەڕێز باسێکی کە وەفدێک هەفتەی داهاتوو بەنیازم سنە بەغدا لەبارەی نەوت و غازەوە ئەی بۆ بڵێن لەبارەی نەوت و وزەوە ئەی بۆ غازەکە دەتوانن هیچ بکەن هەنادەکردنی یاخۆت قورسە دوای ئەو بڕیاری دادگای فیدراڵی
کافتەی بڵێن داهاتوو وەفتێکی حکوومەت تێرمچتە بەغدا خۆی دەرچەی قانونی لێرەیە گرنگە ینی پار تا ڕادێکی زۆر ینی شای و زەماوەندێکی زۆریان کرد بە حکومی کە لە بودجێ عراقیە لە یاسای بودجێ عراقیان نەوت ڕێگەدرا بە هەرێمی کوردستان نەوتەکەی خۆی بفرۆشی ئەمە هەنگاوی یەکەم بوو بە قانونیکردنی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان هەنگاوی دووهەمی ئەمەیە کە وەزارەتی نەوتی عراقی پێشنیاری کردووە کە بەشێک لە کۆمپانیایەک بەناوی کۆمپانیای کوردستان بۆ ناردن دەرەوەی سەرچاوە سروشتەکان ینی نەوت و ئەمانەت دابین ئەو کۆمپانیا دابمەزرێ بەڵام لەژێر سایی حکوومەتی عراقی و حکوومەتی فدراالیا بێ و هەرێمی کوردستان ئەندامی تای هەبێ ئەلێرەوە من تەسەورەکەم جارێکی تر ینی هەرێمی کوردستان بتوانێت لە مەشە قازانج بکاتەوە وجودی هەرێمی کوردستان بە هیچ شێوازێک بە تەسەوەری من وابەستە نییە بە ئەو گرێ بەستە نەوتیانی کە هەیە ئایا ئەگەر بێت و ناردن دەرەوەی نەوت وغاز نەوت بە تایبەتی بکرێتە قانونی حتمما بە پێی مادەی 111 دەستور ئەبێ نەوت و غازیش بە یەکەوە مامەڵیان لەگەڵ کراوە ئەگەر نەوت دەستوری بێ حکوومەتی هەرێم بینێرێتە دەرەوە ئەتوانێت هەنگاوی غازیش بنێ و بە هەمان شێوە بینێرێتە دەرەوە باشە بەدووە پرسیارم زۆر بە کوردی سەبارەت بۆی پێشبینی دەکەی پارتویەکێتیە دوکاندەکان بکشێنەوە سەر و کۆمارێک هاوبەش ڕێ بکەون ئەگەر بڵێن چوارچێوی هەمانگی و سەدر و ئەوانە لە ماوەی مانگێک یاخود چ ڕۆژێک بگەنە ڕێکەوتن من پێم وایە ئەوە شێکێکە لە دەرچەکان ئەگەر بێت هەردووکیان بگەونە ڕێکەوتن ئەو کاتە ئاسان نابێت کە ئێتاری تەنسیقی و مختار سەدەر بەم شێوەیە لێک جیاواز بن بۆیە بە تەسەوری من ئەوەیەکە لە هەنگاوە باشەکان ئەگەر پارتیویچێتی بیکەن بەڵام ئایا کاندیدی هاوبەشیان هەیە یان نا ئەمەش گرفتی زۆر گەورەیە بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بە ڕێست دکتۆر جەلال حەسەن شارەزای کاروباری عێراق لە ستۆدیۆ هەروە سوپاسی دکتۆر سەنگەریش دەکەین داوا لێبوورین دەکەین کە نەمانتوانی وەکو پێویست وەری بگرین و لە خزمەتیابین سوپاس بۆ ئەو بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ